سەرۆکۆماری عێراقیش بە پێگەی خۆی هەوڵی جددی داوە لەگەڵ کۆمەڵێک لە سەرۆکی وڵاتان لەگەڵ نوێنەری سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان لەگەڵ کونسڵخانە و سەفارەتەکان پەیوەندی گرتووە و بۆ ئەوەی بە هەموو لایەکەوە هەوڵ بدەن ئەو شەڕە ڕابگیرێ و مەترسیەکانی ئەو شەڕە ڕوون کراوەتەوە و بە ئاشکرا سەرۆکۆماری عێراق جارێکیان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بە ئامادەبوونی سەرۆکی تورکیاش کە ڕایگەاند کە پێویستە کێشەی سووریا بۆ خەڵکی سووریا بەجێبێڵدرێت لە چوارچێوەی قانون و دەستورە کێشەکانی خۆیان چارەسەر بکەن. بۆیە ئەمەی کە کەوتوتەوە کاریگەری لەسەر عێراقە بێ، کاریگەری لەسەر سەرهەڵدانەوەی تیرۆرە بێجات ئەو تیرۆرە داعشە یا بەچکەی داعشە، لەبەر ئەوە ئەمە لای ئێمە جێگەی دڵەڕاوکەیە و جێگەی مەترسیە و جێگەی قەلەقیە. لەو ڕۆوە هەوڵی دیبلۆماسی زۆر هەیە بۆ ئەوەی بە خێرایی شەڕەکە ڕابگیرێ و دوای ئەوە هێزەکانی ڕۆژاوای کوردستان لەگەڵ دەوڵەتی سووریا بگەنە ڕێکەوتنێک بۆ ئەوەی هەم دەوڵەتی سووریا ئێتمئنام بداتە تورکیا کە هیچ مەترسیەک نابێت بۆ سەر ئەو وڵاتە و تورکیاش بە پێی یاسای نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ وڵاتی سووریا بکە و ئیرادە و سنووری وڵاتەکە لە هەردوو لاوە بە جۆرێک پارێزراو بێت کە هیچ لایەک مەترسی بۆ هیچ لایەکی تر نەبێت، بەڵکو پەیوەندیەکان بگۆڕێتەوە بە پەیوەندی ئابووری، پەیوەندی دۆستایەتی، پەیوەندی پێکهاتن لە نێوان نەتەوەکان. حکوومەتەکان جیاوازن بەڵام خەڵکەکە جیاواز نیە لە ڕاستیە گەلی کورد و گەلی تورک و گەلی سریان و گەلی ئاشور و گەلی عەرەب بە تایبەتی لە ڕۆژئاوای کوردستاندا پێکەوە ئیدارەیەکی دیموکراسی مەدەنیان پێکهێناوە و بەشدارێکی کارابوون لە ڕوبەڕۆبوونەوەی تیرۆر و ئەو هێزانێک کە ئێستا شەڕیان لەگەڵ دەکرێت بەشێک بوون لە تەحالوفی دەولی بۆ ڕوبەڕۆبوونەوەی تیرۆر و ئەو هێزە بەشێک بووە لە خستنی پایتەختی تیرۆریستانی داعش کە ڕقە و ناوچەکانی تر بووەوە خوێنی داوەوە قوربانی داوەوە. ئێمە نابێ هەرگیز کۆمەلگای نێودەوڵەتی مرۆڤایەتی نابێ ئازایەتی ژنی کورد لە بیر بکە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش و بە تایبەتی ئەو ژنانەشی کە لە ناو هێزەکانی کە ئێستاکە لە بەرەی دژی تیرۆردان لە ڕۆژاوای کوردستان خەباتێکی زۆریان کرد و تیرۆری داعشیان تێکشکان. ئەگەر ئەرکێک لە ئەستۆی وڵاتانی دراوسەی سووریایە هاوکاریکردنی هێزەکانی ناو سووریایە خۆیان بگەنە شێوازێکی خۆ بەڕێوەبەری و بەڕێوەبردن لەسەر بنەمای یاسای نێودەوڵەتی و دەستێوەردان لە هیچ لایەکەوە نەبێ و هەموو لایەک ڕێز لە ئیرادە و سنووری یەکتری بگرێ و گەلانی ناوچەکە بتوانن پێکەوە بژین. چوار نەتەوەی گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کورد و عەرەب و تورک و فارس بەبێ ئەم چوارنەتەوەیە هیچ پێشکەوتنێک و بەر ڕێکەوتنی ئەم چوارنەتەوەیە هیچ پێشکەوتنێک بەدینایە لە ناوچەکەدا. ئێمە وەکو خەڵکی ئەم وڵاتە لە سیستەمێکی فیدراڵمان هەیە و خەڵکی کوردستان بەشدارە لە حکوومەتی ئیتیحادی بە پێی دەستور و ئەم نموزەجەی ئەم ئەزمونەی کە لە کوردستانی عێراق هەیە و لە عێراقدا هەیە ئەگەر وڵاتانی تریش هاوشێوەی ئەم سیستەمە یا هەر شێوەیەکی ترکە خۆیان پێی ڕازی ئەبن بۆ پێکەوە کارکردن و بۆ پێکەوە ژیان و بۆ پێکەوە ئیدارەدانی وڵاتەکە کارێکی باشە و لە هەموو دنیادا بوونی فرەنەتەوەیی و فرە کەلتور و فرە ئێثنیک ئەبێتە باعیسی دەوڵەمەندی ئەو وڵاتە